گرانی نرخی دەرمان بووتە کێشەیەکی گەورە لە بەردەم هاوڵاتیانی قەزای بەردەڕەش. هاوڵاتیان دەڵێن دەرمانخانەکان بەویستی خۆیان نرخ دادەنێن چونکە هیچ چاودێریەکی تەندروستیان لەسەر نییە. دەرمانەکان زۆر گرانە. ئێستا وەرزی زستان هاتووە، سەرمایەکی زۆرە و خاکەی گرتووە، نەخۆشی دەگریتن، یعنی دەچێت دەرمانخانە ئەو سەدەلیانە زۆر گرانە. لەو لایەش چاودێری بازرگانی لەسەر ئەم خاکە نییە، هیچ نابینین. دەچیتە بۆ سیناحا ئەشیا دوقاتە، دەچیتە بۆ مستەشفا ئەشیا دوقاتە، دەچیتە ئەم سەدەلیانە غەڵاتەکانە زۆر گرانە و شتەکانیش باش نییە بەڕاستی، هەموو شتی خراپ، هەمووی ئەکسپایرە. هی بەنسبەت دەرمان گرانە لە چاو قەیرانەی هەیە کە لە کوردستان زۆر گرانە، دەڕۆنیە دەچێت خەستەخانە 5 دەرزیت پێدەوە دەرزیەکە دەداتێت چارەی دەنووسی لۆ دەرێ لە دەرێ بکڕە و عالەمە بەڕاستی باری دارایی زۆر باش نییە. هیوادارین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو شەشەی چارەسەر بکە. بۆ ئەم مەبەستەیە سەردانی ژووری بازرگانی چاودێری تەندروستیمان کرد لە قەزای بەردەڕەش، بەڵام بە بیانووی نەبوونی کات و ئامادە نەبوون هیچ لێدوانێک لەو بارەوە بدەن. بەڕاستی نرخەکان زۆر گرانە. داواکان لە حکوومەتی هەرێم چاودێری ئەم دەرمانخانە بکاتن وەکوبرێ سوونەچیان بۆ دابنێت. بەڕاستی دەرمانەکان زۆر گرانە. ئێستاش سەرماسۆڵە خەڵک زۆر نەخۆش دەکەویت، خاصن ئێستا تاو لەرز و پەسی و چوها زۆر بووە هەڵامات. بەڕاستی داوا کاری لە حکوومەتی هەرێم خاصن لە وەزیری دەکەین کە چاودێری ئەم دەرمانخانە بکاتن. نزیکەی 3 ساڵە هەرێمی کوردستان تووشی قەیرانی دارایی ئابووری هاتووە و هاونیشتیمانیانیش ناخۆشترین ژیانیان بردوتە سەر. بەردەوام گلەی لە خراپی کەرتی تەندروستی دەکەن لەم قەزایە. بەشێک لە هاوڵاتیان گلی و گازدە لەوە دەکەن دەڵێن نرخی دەرمان لە دەرمانخانەکان گرانن. داواکارن لە حکوومەتی هەرێم چاودێری تەندروستی لەسەر دەرمانخانەکاندا بنرێت و نەبێتە قۆڕەخکاری بازار. محەممەد جەلیل، کەناڵی بادینان سات، بەردەڕەش.